لە ماوەی نزیکەی 2 ساڵی دەست بەکاربوونی ئەم کابینەی حکومەتی هەرێمدا تەنها 13 کۆبوونەوەی ئەنجام داوە کە مانای وایە حکومەتی هەرێم لە ماوەی 2 مانگدا جارێک کۆ دەبێتەوە. جیاواز لە حکومەتی زۆرێک لە وڵاتانی جیهان کە هەفتانە کۆبوونەوە ئەنجام دەدەن، حکومەتی هەرێم لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بە چەندین قەیرانی سیاسی و ئابووریدا تێپەڕ بووە، بەڵام هێشتا حکومەتی هەرێم بەراورد بە زۆرێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان کەمترین کۆبوونەوەی ئەنجام داوە. حکومەتی عێراق هەموو ڕۆژانێکی سێشەمە بە سەرۆکایەتی حەیدەر عەبادی کۆ دەبێتەوە. لە سعودیەش هەموو ڕۆژانێکی دووشەممە کۆبوونەوە ئەنجام دەدرێت کە بە سەرپەرشتی پاشای ئەو وڵاتە یاخود یەکێک لە جێنشینەکانی بەڕێوە دەچێت. حکومەتی ئێران هەفتانە لە ڕۆژی شەممەدا کۆبوونەوەی خۆی گرێ دەدات. ئەگەر بارودۆخی وڵات لە قەیراندا بێت یاخود ئەو وڵاتە ڕوبەڕووی تەنگەشیەک بوو بێتەوە، ئەوە لە هەفتەیەکدا زیاتر لە جارێک کۆبوونەوە ئەنجام دەدرێت. لە وڵاتانی ئەوروپا بە هەمان شێوە حکومەت هەفتانە کۆ دەبێتەوە. ئەنجومەنی وەزیرانی ئەڵمانیا هەفتانە لە ڕۆژانی چوارشەممەدا کۆ دەبێتەوە. ئەنجومەنی وەزیرانی بەریتانیا هەفتانە لە ڕۆژانی چوارشەممەدا کۆ دەبێتەوە و ماوەی کۆبوونەوەکەش دیاریکراوە کە تەنها 30 خولەک دەبێت. حکومەتی فیدراڵی ئەمریکا لە هەفتەیەکدا زیاتر لە جارێک کۆبوونەوە ئەنجام دەدات. بەراورد بە زۆرێک لە حکومەتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاتەکانی کۆبوونەوەی حکومەتی هەرێم دیاریکراو نییە. ئەمەش ئاماژەیەکە بۆ ئەوەی حکومەتی هەرێم وەک پێویست دامەزراوەیی نییە. بە هەمان شێوە ماوەی کۆبوونەوەکانی حکومەتی هەرێم دیاریکراو نین بە شێوەیەک کە بەشێک لەو 13 کۆبوونەوانەی حکومەتی هەرێم نزیکەی کاژمێرێکیان خایاندووە و بەشێکی تریان زیاتر لە چەند کاژمێرێکیان خایاندووە. لە کاتێکدا کە زۆرێک لە وڵاتانی جیهان کۆبوونەوەی هەفتانەی حکومەت لە ماوەیەکی دیاریکراودا بەڕێوە دەچێت کە زۆربەی کات لە نێوان 30 خولەک بۆ 1 کاتژمێردایە. کۆنەبوونەوەی حکومەت بە شێوەیەکی هەفتانە ئاماژەیەکە بۆ ئەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم زیاتر پرسی دابینکردنی موچە و کاری ئیداری کۆی دەکاتەوە. بە پێچەوانەوە لە زۆرێک وڵاتانی جیهاندا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاری چارەنووسسازی تێدا دەدرێت و بڕیار لەسەر نەخشە ڕێگای کارکردنی حکومەت دەدرێت.